بۆی کەوە هەر کەسێکتان کە لێرانە بەتەکید و بەدڵنیەوە جگەرگۆشەیەکتان هەیە، مناڵێکتان هەیە، دوانتان هەیە، سیانتان هەیە، پڕێکتان هەیە، دوانتان هەیە، سیانتان هەیە، ئەمە بە حەقیقەت نیعمەتێکە. هەموو جارە ئێمە لێرە باسێکین بۆ ماڵێکی تر بۆ کەسێکە پێویستی بە هاوکاری هەیە. ئێوە کە لێرانن بەڕاستی ئەمانەتێکی زۆر زۆر گەورە ناوی خۆدانە، حەقی خۆدانە. کەمیە بەڕاستی بێ خۆمان حکومەتی بۆ خۆمان ئاگاتان لە مۆبایلی کۆتانتان بێ، ئاگاتان لە مۆبایلی کچەکانتان بێ، ئەم کچەکەکانیشی بەدیار مۆبایلی بۆ سەعات 1 2 3 ئێوەمان کرێچین ئێوەمان کرێچی ئەم حکومەتە نابەرپرسین بەداخەوە. ئەستاچی بێکن تۆ داوام لە خەڵک جوابتە داکەی. منیش بەیانێکی بەتەنیا داوای دوعاکەم لەخوای گەورە بکە. مناڵەکە دەبێت سەلامەت بێت. ئەمە بێتە کچەکە حاضر بێتە ماڵی تۆ چەند دوێنە چەند داکە چەند لەگەڵ هاوسێکی خۆت ئادابەکەت چییە؟ چۆن هەڵسوکۆت دەکەی لەگەڵ هاوسێکاندا؟ بەڕاستی هەر وەشمان بیستوە لە جەنابەن. ئەمە بە حەقیقەت سەرچاوەی لەکوێوە دێ لە تەربیەت و لە چۆن بڵێ لە ئامۆژگاریەکانی ئێوە سەرچاوەکە. بسم الله الرحمن الرحیم. دیارە ئەمڕۆ نووسینگەی چەماڵ دەستگای خێرخوازی بەخشین هەستێن بە دابەشکردنی موشە بەسەر مناڵانی بێباوکە کە نزیکەی 50 ماڵی بێباوک لێرە سوودمەندە و لەگەر شرینیە ئەندەینێ. ئەم موشەی مانگی حوتە و لێرە سوپاسی خێرخوازانەکەین، سوپاسی ئەو کەسانەکەین کە کەفالەتمانیان بۆ کردو بۆ مناڵانی بێباوک و مانگانە دڵی مناڵانی بێباوک خۆشەکەن. خوای گەورە دڵیان خۆشکە. و لە هەمان کاتیشە ئێمە ئەمڕۆ خولێکمان کردوتەوە، خولی خەیاتی و کۆمەڵێ مناڵی بێباوک، دایکی مناڵی بێباوک بەشدارە لەم خولەیە. ومە ئێمە بۆ پەڕی دڵخۆشیەوە یعنی پێمان خۆشە هەرەوە نەبێ ئەوان شاوێن لە موچەی مانگانە بێ، بەڵکو ئەمانەوێت دەستێکی کار و هەلێکی کاریان بۆ بسازێنین و لە خولەکەیشە تێچووی خولەکە ئەوەی کە هەبێت لە کڕینی مەچینە و شتانە ئێمە ئینشەڵا بە ئیزنی خوا و بە هیمەتی خێرخوازان بۆیان دابینەکەین. و لێرەوە جێخۆیەتی ئەمە هەموو کات و هەموو ساتێ دەستخۆشی لەو خێرخوازانە بکەین کە دەستێکی نادیارن لە پشتی بەخشینەوە کە کارەکانی ئێمە جوانەکەن، پەرەدەن بە کارەکانی ئێمە و ئێمە داواکانی لە خوای گەورە بە بەهەشتی پان و بەرینی خۆی پاداشیان باتەوە. داواکانی لە خوای گەورە دەیان قات بڕژێنە بەسەریانە و لەگەڵ پێغەمبەران و ئەسحاب حەشر و نەشیان بکە ئینشەڵڵا. وەڵڵی ئەمەندە شتێکی باشە بۆ ئێمە گیانمان بەوەیە. بەخوای گەورە ئێمە سوپاسی خێرخواز و دەستگای خێرخوازی بەخشینەکەین. زۆر مەمنونین، زۆر هاوکاری ئێمە دەکەن. ئێمە ئەمە نەبێ هیچ نییە بەخوا چاوەڕێ مانگانە چاوەڕێ ئەمەم بەخوای گەورە خوا مەکاک نەجات تەلەفۆنم بۆ بکە. دەستخۆشیە دەستگای بەخشینەکەین کە یارمەتی ئێمەیانداوە ئێمەیان لەبیر بووە لە کاتێکی بەرەکڕینی قوتابخانەمانە هەموو کاتێک دەستخۆشیان لێەکەین. خێراتتانەکەم زۆر سوپاسی بەخشینەکەم کە هاوکاریمانەکات لە پارە لە مەعاش مانگانە لە شیرینی جەژنان ئازخۆمانەداتێ جلوبەرگی قوتابخانە بۆ مناڵمان دابینەکەن. دەرس و دەوریان هەیە بۆ خۆمان بۆ مناڵمان زۆر هاوکاریمانەکەن، دەستخۆشیان لێکەین. هیوادارم خێرخوازان یارمەتیان بدەن. برو بلکن. بەرگەرەتی خێزانمان لەسەر شانە جاجار بانگی چوار مامۆستاتون بۆ ماڵی خۆتان قەیچێکە ئەم خوشکانە لێرانە دادەزەوەی ئەمەکردن دایکی گەورەمانە. وەڵای خوشتێک مسلمان لەگەڵ تابێ حاڵ و گوزەرانەکە بدانەوە بەدەم شتە خۆ ناتێکی کردەوە. ڕۆژی دووشەمان لێرە دەرسێن مەدرسە مەحاریدەیە ئەیکەم دەستگای حکومانیە